دەمباش تەماشاوانی نیجا بێگومان ڕۆماڵامەیە ئیرۆژی ڕۆماڵێکە تایبەتە لەسەر ڕەوشە کوردان بتایبەتی یا شنگالێ کۆبەریا چەندێکی بێگومان ڕاستی هێرشێن گرۆپا چەکداریان داعش بووە لەڤر بسەدان کەس هاتنە قەتلکردن بە هزاران کەس هاتنە ڕەواندن و ڕەنگڤەدان و دەنگڤەدانێکی لەسەر ئاسێ گشتی جیهانی هەبوو بێگومان ئەو تاوانین دەرحەقی نەتەوا کورد لە ڕۆژهەڵاتە نەڤین و لەسەر ئاخا کوردان بدەستێ وڵات و نەتەوێن دەردۆر و ئاخا کوردان لە دێر زەمان هەیە نەها داگیرکردنە گەلێک تاوانین مەزن هاتنەکردن حتا گەلیە زیلان حتا بگرێ ئەمفال بگرێ کیمیاباران نەهاژیدا حتا 100 ساڵە 21 و لە 2014 جی دیسان تاوان بناو و نیشانێندن و بە گرۆپێندن کو هەمووژی بێگومان نەتەوێن جودا جودایان دەڤێرێنە دەرحەقی کوردان تێکردن بۆ نمونە ئەوە لە شنگالێ قەومی کوهایە نەهاژی بە حەزاران کچین کورد یەن ئێزەدی دەدەستێ داعشدانە وەکی کۆیلە بێگومان کرین و فرۆتنێ پێکەن ji bilî هەتیکردنا نامیسا کوردان ji bilî قەتلکردنا کوردان ji bilî dest neparastin ji rûxandina axa Kurdistanê bêguman ev heta Rojavaya Kurdistanê ji fêkê qewmiye serêkaniyê gelek cihêndin ku çekdarên Daeş tawanên komkujiyê derheqî Kurdan encam dane. Gelo Kurdan Serkêdatiya siyasiya Kurdan aliyên peywendîdarên Kurdan heye çend li ser asê nêvdewletî kal serhandê kiriye. Ku ev tawanên derheqî netawa Kurd hatiye encamdan dîrûkê de heyaniha li ser asê nêvdewletî kar bû bêtekirin li navendên biryar bidestên giringên cîhanê bêguman kar bû bêtekirin li dûrveyekê herçend de gelek hewl jî hebûne û gelek rêxiraw jî li dûrveyekê hatine tesîskirin li heyaniha encamekê êklayker nebûye. Ku çawa bêguman av serê Cihûyê hatiye wê serê Ermena hatiye Kosovo gelek deverêndin şûyekêm nebûye serê Kurda hatî. Bû Kurd heyaniha tawanên serê Kurda hatin bi cînûsayî nehatine nesandin lêwan ew xwedî dewletê xwe ne xwedî kiyanê xwe nihanda di çerçevê parastan nêvdewletî têne parastin. Bale berezan bi ziyatır qiseke din li ser me êster li stûdyo mêwanman Aware Hesên mamostayê zanko Helepçe û master li cînûsayî terwa Aram Baba Kerîm mamostayê zanko û master li yasayê nêvdewletî mafekanî mirov. Bexêretin tanekên. ملکایك ئەوارە ئەکە لە بەرەسان دەست پێکەین ئەوەی لە شنگال ئەنجام درراوە ئەوەی لە شنگال ڕوویداوە بگومان پێشتر لە ڕۆژاوی کوردستانی شەبووە ئەچێتە چارچۆی تاوانێکەوە ئەوەی کە لە شنگال لە 3 2014 ئەنجام درا لایەن تیرۆریستانی داعشەوە چێتە چوارچێوی تاوانی جینۆسایدەوە بە پێی مادەی دوی ڕێکەوتنامەی لە تێگرتوەکان بۆ قەدەغەکردنی جینۆساید و سزا خستن سەر تاوانکارانی وەرەوە بە پێی مادەی 6 دادگای تاوانکاری نێودوڵەتی کە بارگاکەی لە شاری لاهایە و بە دادگای لاهای ناسراوە ئەمە جیاکاری بکەم لە ناو سێ دادگایە چکە زۆر کەس تێکەڵێکات یاخود ئەڵێ دادگای دواتر ئێمە دێنێ سەر چنیەتی تاریفکردنی مەسەلەی دادگاش بەڵام ئەوەی لە شنگال لەسەر ئاسێکی لەسەر ئاسی گشتی نێودەوڵەتی کۆمەلگای نێودەوڵەتی هاتە دەنگ بەڵام تا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی ئیشی لەسەر نەکردووە کە تاواری چوتە چارچۆی جینۆسایدەوە کە فێلەن ئەو قەزیە بە جینۆساید بنەسرێنێ بە پێی مادەی 24 بڕگەی یەکی دەستور نەتەوەیەکردوەکان ئەرکی پاراستنی هەموو نەتەوەکانی گیان لە ئەستوێن ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکردوەکانایە ئەو هەوڵایەن تا ئێستا هەیە لە چوارچێوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکردوەکاندا نەبووە ئەنی هەر وڵاتێک لە دەرەوەی ئەنجومەنی ئاسایش و لە دەرەوەی یاسای نێودوڵەتیەوە هاتوون هاوپەیمانێکیان دروست کردووە وەکو بۆیەکە بەپێی ئەو بڕیارە بەپێی ئەنجومەن بەپێی مادەی 24 بڕگەیەکی دەستور نەتەوەیەکردوەکان دەبوو ئەنجومەنی ئاسایش بڕارێکی دەربکردایە بۆ پێکهێنانی دادگایەکی تاوانکاری نێودەوڵەتی بەو تاوانەی کە لە شنگال ڕوویدا چکە جینۆسایدە وەکو چۆن دوو دادگای تاوانکاری نێودوڵەتی پێکهێنا بەپێی بڕیاری 1970 لە 25/1993 بۆ تاوانانی کە لە هێرێمەکانی بەلقان ڕوویاندا کە دادگای تاوانکاری نێودوڵەتی یوگۆسلاڤ پێشوو پێکهێنرا هەروە پێی مادەی بەپێی بڕیاری ژمارە 955 لە 1994 دادگای تاوانکاری نێودوڵەتی پێکهێنرا بۆ ڕووندا بۆ جینۆساید پرسیەکانی ڕووندا لەلایەن هوتوەکانەوە دەبوو ئەنجومەنی ئاسایشش بەو ئەرکە یاسایی خۆی هەستایە ئەو دادگایی پێک بهێنایە لەبەر ئەوەی دادگای عێراق ئەندامی دادگای تاوانکاری نێودوڵەتی نییە دادگای تاوانکاری نێودوڵەتی یاخود داواکاری گشتی ڕاستەوخۆ ناتوانێت دەستێوەردانەوەی سە بکات بەڵێ بەلێ کارامەکرد ئێمە بین ئایا کۆمەلگای نێودوڵەتی بوو نمونە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی وەکو کاکی ئەوارە باسی کرد ئایا کۆمەلگای نێودوڵەتی لە ئاسیا و بەرپرسارەتە بووە لە بەرامبەر ئەو قەزیەی ئەو جینۆسایدەی ئەو کوم کۆژیە بەسەری کورتاتەوە بە تایبەتی شنگالێکە بە تهدید وەرگری بەڵێ سوپاسیانی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو با بڵێن ڕەتفعلەی کە لە نێوان کە وڵاتەکان بەگشتی وڵاتانی جیهان ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە هاتوێت نەقسە نەخێر بەداخەوە ئێمە خۆمان نەمانتوانیوە تا ڕادەیە کەیسێکی وا دروست بکەین بە شێوەیە کە هەموو وڵاتان بێنە جواب و بێن بە وەڵام سەبارەت بەم بابەتە لە لایەکی تریشەوە بۆ خۆی ئەمڕۆ بۆ خۆت جەنابەت ئاگداری جیهانی ئەمڕۆ بە گیانێکی زۆر جەنجاڵاتی ئەپەڕێ پێویست بەوە کە ئێمە
وەکو دانیشتوانی ئەم هەرێمە کاریمی کوردستانە هەوڵێکی جدی بەرفراوان بدەین بەهۆی دۆستەکانمانەوە لێرە و لەوێ بەهۆی ئەمریکاوە بەهۆی وڵاتانی ترەوەکە هاوپەیمانن لەم شەڕەیە چونکە ئەومان بیر نەچێ هۆکاری دروستبوونی ئەم کۆمەڵ کوژیەکە لە شەنگا ڕوویدا هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ هێرشەی کە داعش کردێ سەر و ناوچانە بەداخەوەیمە خۆشمان وەکو حکوومەتی هەرێم وەکو لایەنە بەرپرسەکان وەکو لایەنە ئەمنیەکان کەم تەرخەم بوونە لەو سنوورانەیە لەو ناوچانەیە بەوەی کە نەیانتوانیوە پارێزگاری لە خەڵکو و دانیشتوانی ناوچەکەی خۆیان بکەین بەڵێ ئێمە هەر خۆشمان بووینەتە سەبەبی ئەوەی کە نەمانتوانیوە دەنگ و سەدایەکی زۆر گەورە لە چوارچێوەی جیهانا دروست بکەین بەوەی لەسەر لە ڕووی مەدانیەکەوە زۆری کەس گلەی لەوە هەیە کە ئەستی پارێزگاریکردن لە شنگالۆکو پێویست نەبووە بەڵام لەسەر ئاستی گشتیەکە لە ناوخۆشی چەندین لیجان تشکیل کراوە سەردانی شنگالێکیان بە دواداچوونی ڕەوشەکانێکیان بە دوکیومنتاری ئەو هەموو لێدوان و ئەو هەموو شاد حالاکردن کە لە ناو قەزیەکەی بوونە ئەمەش بۆ خۆی هەوڵێک نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی هەوڵێکی لاوازە حکوومەتی هەرێمەوەی کە لە دەستی هاتووە هەر ئەوە بۆ کردوێتی بەڵام بۆ خۆی نەتیجەی بابەتەکە تۆی گەێنیتی بۆکوێ ئەوە زۆر گرنگە لە محکمەیە شتێکەیە کەیسێک تۆ ئەکرێتەوە هەموو محامیەک هەموو پارێزەرێک هەوڵ بۆەوەدا ئەم کەیسە بگەێنێتە ئەو ئەنجامی کە خۆی ئەوێ بەڵام کوا ئەنجامەکان چی بۆ پرسیارەکە ئەوەیە ئایاوان توانیوە بگەن بە ئەنجامێک بێگومان نەگەشتونەتە ئەنجام لەبەرەوەی کەیسەکە لاوازە ئەسڵەن ڕۆشتون بەرەو ئەوەی کە لە چەند دادگایە لاوازی لە چ ڕوویەکەوانی لاوازی لە هەوڵەکانی لایەنە پەیوەنددارەکانەیە لاوازی لە ئەو سیاسەتەیە هەیە کە ئەمڕۆ حکوومەتی ئەرێم هەیەتی بەرامبەر بە هەموو جیهان و هەروەها بەرامبەر بە ناوچەکانی بەڵام وەفدی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمانی کوردستان سەردانی وڵاتانی دەرەوەی کردووە سەردانی هۆڵەندا کردووە لە دادگای لەها باسی لەوەکە دێت کە چون سکالا لەسەر ئەم کەیسە تۆمار بکرێت خۆی لە ڕاستیاکردنەوەی کەس لە کەیس لە دادگای نێودەوڵەتی با بڵێن دادگای تاوانی نێودەوڵەتی بەو شێوەیە نابێت کە حکوومەتی هەرێم بۆی ڕۆیشتووە سێ ڕێگا هەیە بەپی یاسای محکەمەکە کە لە چەند مادەیەکە باسیەکە بۆ نمونە ئەڵێ پێویستە ئەو کەسانەی کە دێن داوای کەیس دەکەن کردنەوەی کەیس دەکەن سەبارەت لە ناو محکەمەیە پێویستە ئەو تاوانە بەرامبەر بە کەسێک ئەنجام درابێ کە کەسەکە ئەندام بێ لەو ڕێکخراوەیە عێراق ئەندام نییە لەو ڕێکخراوەیە عێراق ئەندام نییە لەو دادگایە ئەسڵەن ئێمە ناتوانین بچین ئەوێ کەیس تۆمارکەین و کەیس بکەینەوە بەڵام تاوانێکی ئەنجام دەراوە لەبەر چاوی هەموو دنیا شاید دەکەوی بەسەری شنگالاتەوە چی ینی شەرتەوە ئیلا عێراق ئەندام بێ هیچ ڕێگایەکتر نییە بتوانێت و سکالا لێ وەربگرێت بەڵێ ڕێگە هەیە ئێمە توانین لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە داواکەین لە مەجلیسی ئەمن لە نەتەوە یەکگرتووەکان ئەوانیش لای خۆیانەوە ئەو مەلەف و کەیسانەی کە ئێمە پێشکەشی ئەوانیەکەین بتوانن پێشکەشی ئەو دادگایی بکەن و وەکەیس لێوێ بکرێتەوە بەڵێ کاکەوەرەت و پێشتر باسیەوەت کردووە کە لە قسە لەسەر دادگای لەهای بکەی زیاتر بۆ چاوەڕوونی بینەران بەڵێن بەستمەوە بوو کە سێ دادگا هەیە لە شاری لاهەیە زۆر کەس تێکەڵێک کات کە ئەم دادگایانە ناتوانێت ئەو کەیسێک لای بکاتەوە یاخود بۆ چەند کەسێکی تێک لای کراوەتەوە کە پێش 2002 ئەنجام درراون بەبستمەوە دادگای تاوانکاری نێودەوڵەتی بۆ یوگسلاافی پێشوو بارگەکەی لە شاری لاهای هۆڵندایە دادگای دادی نێودەوڵەتی کەیکێکە لە ڕێکخراوە سەرکیەکانی دەستگا سەرکیەکانی تێگرتوەکان ئەوش لە شاری لاهای هۆڵندایە دادگای تاوانکاری نێودەوڵەتیش بارگاکەی لە شاری لەهای هۆڵندایە بۆی تێقەڵی نەکەن ئەم دادگایە بەرپرسە لە دادگایکردنی ئەو تاوانکارە تاوانانی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕۆدان کە بە تاوانی نێودەوڵەت دەناسێنن بەپێی مادەی 4 تاوانە بینێت تاوانی جینۆساید بەپێی مادەی 6 تاوانی دژوە مرۆڤایەتی بەپێی مادەی 7 تاوانەکانی جەنگ بەپێی مادەی 8 لەگەڵ تاوانی دژمنکاری بە چ کاتێک دادگا دەستێوەردانەکات دادگا سەیرەکات بزانێ ئەم تاوانە ئایا دوای 2002 ڕوویداوە خاڵ یەکەم دووەم بزانێ ئایا ئەم تاوانە لە پسپۆڕی دادگایە واتە لەو 4 تاوانەیە کە لە مادەی 5 باسی کردووە خاڵی سێم بزانێ ئایا ئەو دادگایە ئەو پێشتر ئەم تاوانکارانە پێشتر لێ کۆڵینەوەی خودت دادگای نەکراون پێی مادەی حەڤە ئەو کاتە دادگا ئەتوانێت دەستێوەردانکە ئەمیش چەند ڕێگریەکەیە بووە کە بەداخەوە کاتێک ئەم دادگایە پێکێنرا لە ڕۆما لە حەڤەی 1998 نوێنەرانی گەلە جینۆسای کراوەکانی تێدا نەبوو بووە کە یاساکە یاسای دادگاکە بە شێوازێک داڕێژراوەکە لە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکاندایە تا ئێستا ئەمریکا ئەندام نییە رووسیا و چین کە سێ وڵاتی هەمیشە ئەنجومەنی ئاسایش ئەندام نین بۆیە تۆ ئەنی ئەگەر وڵاتێک ئەندام نەبوو لە دادگاکەدا چۆن پەنا بۆ دادگابێ بۆی لێکۆڵنەوەی سەکات لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە تۆ توانین داوا بکەیت بەڵام ئەنجومەنی ئاسایش تا ئێستا ئەمریکا خۆی ئەندام نییە ئەی چۆن دێت لێکۆڵن لەوە کەیسەکات ئەگەر دژی خۆی بێت ئەمریکا فەڕەنسا رووسیا بریتانیا ئەم پێنج وڵاتە کە وڵات ئەندامی هەمیشە ئەنجومەنی ئاسایشن مافی ڤیتۆیانەیە لە ڕێگەی ترەوە ئێمە مامتوانی مادەم ئێمە وەکو هەرێمی کوردستان باشووری کوردستان هەرێمێکین بەپێی مادەی 170 دەستوری عێراقی لە چوارچێوەی حکوومەتی عێراقین بەداخەوە بەویستی خۆمان چینەوە ناو حکوومەتی عێراق
لە دوایین پێکردنەوەی حکوومەتی بەڵێ بەڵام لە ڕێی حکوومەتی عێراقەوە مادەم ئێمە بەشدارین لە حکوومەتی عێراقدا وەزیرمانی ئەندام پەرلەمان هەیە لە ڕێی حکوومەتی عێراقەوە داوا لە دادگای لاهای بکەین بەپێی مادەی 12 بڕگەی 3 بەپێی مادەی 12 دادگاکە کە دادگاکە 128 مادەیە بڕگەی 3 ئەتوانین داوا لە دادگای لاهای بکەین یاخود حکوومەتی عێراق ڕەزامەند بێت کە داواکاری ئێستا لایەنە پەیوەنددارەکانی کوردستان ئەو داوایان نەکرد بێت لە حکوومەتی عێراق تا ئێستا لێو نەیان کردو بەڵام خۆیان سەربەخۆ ڕۆشن بە دادگای لاهای من تەحەدا کەم ئەمەش بخۆی شکارێکی یاسایی نییە ئەبووە لە ڕێی حکوومەتی عێراق بیان کردایە چکە دادگاکە بەپێی مادەی 13 سکاڵای 3 لایەن وەرەگرێت یەکەم ئەگەر بێت دەوڵەت بێت دەوڵەتەکەش ئەندام بێت یاخود لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە یاخود ئەگەر ئەندام بوو ئەو کاتە لە ڕێی داواکاری گشتی خۆی ڕاستەخۆ دەستێوەردانەکات وەکو ئەنی ساهر چۆن وەکو جینۆسایدی مسلمانەکانی هەرێمی ڕاخین لە میانمار لە ساڵ 2002 ڕوویدا دادگا دەستێوەردانی نەکرد لەبەروی ئەندام نیە لە میانمار لە دادگای تاوانکاری نێودوڵەتی جینۆسایدی پڵنگەکانی تامیل ئەو شۆڕژگەڕانەی کە داوای دەوڵەتێکی سربەخۆیان دەکرد لە باکوور و خۆرەڵاتی سریلانکا لە سریلانکا ئەوانش تا ئێستا دادگا لێ قوڵ نەکرد لەبەر ئەوەی کە تا ئێستا دادگا سریلانکا ئەندامی دادگای تاوانکاری نێودوڵەتی نییە بەڵام وەکووتم ئەنجومەنی ئاسایش ئەمە یاخود لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە کە ئێستا خۆشبەختانە وڵاتانی هەمیشی ئەنجومەنی ئاسایش زۆربیان هاتوونە سەردەنگ و هاتوونە سەر هێڵ و هاوکاری مرۆی و سەربازی باشووری کوردستان و خۆراوی کوردستان کردووە یاخود لە ڕێی حکوومەتی عێراقەوە حکوومەتی بەرین باشووری کوردستان داوا حکوومەتی عێراق کات ئەوش ڕەزامەند بێت یاخود داوا لە ئەنجومەنی ئاسایش کات بەپێی مادەی 24 بڕگەیەکی دەستوری نەتەوەی کردوەکان بەڵێ مەژ کە پاراستنی ئەو گەلە بپارێزێت وەکو چۆن بۆ باشووری سوودان بەپێی بڕیاری 1593 لە سیوەکی 3 2005 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێمەش دێنە سەر ئەو بابەتە بەڵێ ئەو چونیەتی ئەو هەوپەیمانەتی نێودەوڵەتیە کە ئێستا یارمەتی هەرێمی کوردستان دەدەن بەڵام زیاتر ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر چونیەتی پاراستنی مافەکانی مرۆڤ بەڵێ کاکە ڕەمەکەر لە چارچێوەی قسەکانی کاکەوارە ئەوە تاکیدە بێتەوە کە ئەو دادگایە کۆمەڵێک کتوبەندی داناوە یعنی ئەگەر وڵاتێک ئەندام نەبێت لە ئەنجومەنی ئاسایش و نەزانم چی داوا لە ئەنجومەنی ئاسایش نەکرێت خاوەن سیادەی خۆ نەبێ ئەندام نەبێت لە نەتەوە یەکگرتوەکان ناتوانێت چەند جینۆسایدێکی گەورەش بەسەر بێ ناتوانێت دەنگێکی بگات ئەمەش بخۆی ئیشکالێک نییە خۆی لە ڕاستیە دروستبوونی ئەو محکەمەیە وەکو مامۆسا ئاماژەی پێدا لە پشتیەوە بەرژەوەندیەکی سیاسی هەیە بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەتوانین وەکو بەڕێزیان و بەڕێستان ئاماژەتان پێدا ئەتوانین لە ڕێگەی مەجلیسی ئەمنەوە ئەنجومەنی ئاسایشەوە ئەو داوای پێشکەشکەی نەروەها بابەتێکی تر هەیە بۆ ئیزافەی سەرکۆی قسەکان ئەوەیە کە ئێمە ئەتوانین بە کۆکردنەوەی 100,000 ئیمزا چکەوە لە لایحەی محکەمەکەی هاتووە بە کۆکردنەوەی 100,000 ئیمزا لەو کەسانەی ینی بۆ نمونە کە ئەڵین کورد ئەم تاوانە دەرحەق بە شنگال ئەنجام دراوە و ئەوانەی کە لە شنگالن کوردن 100,000 ئیمزا لەلایەن کوردەوە لە هەرکوێکی ئەم دنیاە بێ ئێمە ئەتوانین ڕاستەوخۆ کەس لەو دادگایە بکەینەوە سەر ڕای هەموو ئەمانە کە باسمان کرد بەڵێ چەندین کۆت و بەندانراوە بەرامبەر بەوەی کە ئێمە بتوانین کەس لەو دادگایە بکەینەوە بەڵام لە هەمان کاتە عێراق ئەندامە لە نەتەوە یەکگرتوەکان چەند محکەمەیەکی شەیە لە ناو نەتەوە یەکگرتوەکان ئێمە توانین باز لە اختصاساتی ئەوانیش بکەین ئەوانیش ئەتوانن لای خۆیانەوە بە دوواداچوون بکەن بە بڕوای من ئەوەی زۆر گرنگە کە ئێستا ئێمە ئیشی لەسەر بکەین ئەوەیە کە مەجلیسی ئەمن قەناعەت پێ بکەین یا ئەوە تا کەیسەکەمان بۆ بگەێنێتە دادگای تاوانی نێودەوڵەتی یا ئەوە تا وا لە ئەنجومەنی ئاسایش بکە وا لە نەتەوە یەکگرتوەکان بکە لیژنەیەکی تایبەتمەند بۆ لێکۆڵینەوە بەو بابەتە بنێرێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەوان خۆیان لیژنەکە پاژەوەی کە گەنە دەرەنجامێکی باش و ئێمە ژۆک و حکوومەتی هەرێمە توانین هاوکاریان بکەین بەڵام زۆر نێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و نامی سەردانی هەرێمی کوردستان کردو زۆر جار لەسەر ئاستی وەزیری دەرەوەی وڵاتە زلهێزەکان بە تایبەتی هەرسێ وڵاتی ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ نمونە فەڕەنسا و ئەمریکا و بریتانیا سەردانی کوردستانیان کردووە بە دوواداچوون بۆ کەیسی شنگال کردو ئەمە بخۆی ڕێچارەیەکی دیکە نییە خۆی لە ڕاستیە ئەو سەردانانە سەردانی ناڕسمی و نافەرمین ئەتوانم بڵێن بەو شێوەیە ینی ئەتوانین بڵێن قەرارێک بڕیارێک لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە دەرچێ بۆ دروستکردنی لیژنەیەکی تایبەت یان دانانی دروستکردنی محکەمەیەکی تایبەت بۆ لێکۆڵینەوە سەبارەت بەو کەیسە بێگومان ئەوانی شەتاوەکو کەسێکی تەواو لە بەردەستیانە نەبێنێتەوە یەکگرتوەکان ناتوانن محکەمەیەکی تایبەت وەکوەوەی کە لە شوێنەکانی تر لە خوساف لە ڕواندا و لە دارفور و لە کێو ئەمانە دروست بکەن محکەمەی تایبەت لە ڕابردووە دروست کراوە بەڵام ئەوان نەتوانن بە بڕیارێکی تایبەت محکەمەیەکی تایبەت بۆ ئەم کەیسە بکەنەوە و دروستی بکەن یان شاندێکی تایبەت ڕسمی بە بڕیارێک لە نەتەوە یەکگرتوەکانەوە دەرچێ بینێرن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم بابەتە بکۆڵێتەوە
مەلکایکەوەرە بێگومان زۆر جار باسەوە کرێت کە لە پارلەمانی سوید جارانی ئەلمانیا و زۆر وڵاتانی تر نیقاشیان لەسەرەوە کردو چون بە جینوسای نەساندینا و توانێت دەرهەق گەلی کورد لە کوردستانە کراون. ئایا لە ئێستادا ئەو هەوڵانەی کە بە تایبەتی کورد خاوەن و نەرەتی زۆری حەزبی و حکومیە لەسەر ئاستی جیهان بە سەدان هزار جاریە کورد لە ئەوروپا وڵاتان بەڵاوبوونەتەوە. هەوڵەکان لەسەر ئاستی کورد بۆ بە جینوسایی نەسەنیا و توانانی دەرهەقی کورد کراوە لە ئێستا دەچون هەڵەسەنگێنی. ئەو پەرلەمانانی کە باست کرد بە جینۆسایدیان ناسان بەڵام ناکرد بە یاسا واتە ناکرد بە یاسا هەر کەسێک بڵێ جینۆساید دژی کورد ئەنجام نەدراوە واتە نکوڵی لە بکات ڕوبڕوو سزای دارایی و بنکردن بێتەوە وەکو چۆن پێت وایە کارێکی وەکارەکەی لاوازی خۆمان و ئەوانش نانویست بەڕاستی کورد نەتەوەیە کە نەیتوانێت یاسایانەمان بڕ لەگەڵ ئەم کەیسا بکات. یعنی لەم وڵاتە کەسانی پسپۆڕ و شارەزا پەراوێزکراوترین چینن. لەبەرچی لەبەرەوەی تا ئێستا نوێنەرانی پەرلەمان و حکوومەت پاڵەوانەکانی سیوەکی ئاب و پشت ئاشان دایناون. بۆی هەرگیز لەم وڵاتە ڕێگە نادرێت کەسانی پسپۆڕ و شارەزا لە یاسا و جینۆسایدا ئیشان بەدەستەوە بدرێت. لەبەرچی لەبەر ئەوەی یەکەم تاوانکاری سەرەکی ئەوانەیە بن کە ئەو دوو تاوانکارە جەنگا بەشدار بوون چکە هەردوو تاوانەکە تاوانی جەنگن. بۆیە کە ئەی من تەحەداکەم ئەوانەی کە لەو وەفدەکە با چوون بۆ دادگای لەهای نازان پێناسی جینۆساید بکەن. ئەبی کەسپرس بە کەسانی پسپۆر نەکرا هەموو وتارێکم نووسیەوە لەسەر چۆن بە جینۆسایدی بناسێ نردوم بۆ هەموو سایتەکانی ئەو حیزبانە کە زمان حاڵی حیزبانێت و لە وتارە 2006 هەشت لاپەڕێ بە 53 مادە سەلماندوومە ئەوەی کە ئەو تاوانە لە شنگار ودا جینۆسایدە بە هەموو بەر چوار پێوەرە یاسایەکەی تاوانی جینۆساید کە دادگای لەهای باسەکات. بۆیە کە ینی کەسانی پسپۆر کەسانی شارەزا لەو بوارە پەراوێز کراون پرسیان پێ ناکرێت مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسا کەیسێکی ینی زانستی و یاسایی نەبووە. بۆیە کە ئێمەش نەماتوانین لە کوردستانە بەڵام زۆر جا لە کوردستانە بەسەوەیەکی کە سەرۆکی پارلەمان سەرۆکی حکوومەت نزانم کە بەدەیان ڕاوێژکار و نزانم چی و چێ تا دوای زۆر جا باسەوە کرێ بنمونە باسی عددێک ئەکرێ لە ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمان ئاوارسی سەرۆکاتێکە کە زۆر جارم عادەتە زۆر زۆرە یعنی کەرمە ئیش بکەن لەوانەیە بەرچاوڕۆنی زۆر بدەنە لە نەپەیوەندەرەکان کەسینەکە کێشەکە لەوایە کە شارەزایەکان لەوێنین بە ناوی شارەزاوە لەوێن و لەسەر هینی ئەم میلەتە بەڵام شارەزانین لەوێ بۆ کوتم کەسی شارەزا پەراوێزخراوترین چینی ئەمەریەمەیە ئەنی کەسی پسپۆر خەتای خۆشیانە کە خۆیان نایەنە پێشەوە خۆیان زەخت ناکەن لە لایەنە پەیوەنددارەکان کە فعلەن دەبێت بچوونیەوانیش لە بەرچاو بکرێ. من لە ڕاگەیان لە چەندین چاوە پێکەوتنا ئەمەم باس کردو کە پێویستە من لە خزمەتی هەموو لایەکم من داوام لە ئەو وەفدە کردو کە چوون بە هۆڵندا ئەو داواکارێن بۆ بنێری ئەو وەڵامی دادگای لاهای بوون نردم زانم وایە یانە بەحساب کە دادگای لاهای داواکاریەکەی کوردی وەرگرتووە ئەنی خستوێتێ ناو کەیسەکە ناو داواکاریکیش داواکاریش کەیسەکە بجوڵێنە بزانم وایە بۆی نردوم سێ جار داوام لێ کردو داوام کردو لە ڕاوێژکاری جینۆسایدی وەزارەتی شەیدان تەلەفۆن وەڵام نادەنەوە ئەنی بایکۆتیان کردم لە زۆر شوێنە ئەمە دڵسۆزم بۆ کەیسە من ینی تا ئێستا مامەڵێکی دڵسۆزان لەگەڵ کەیسا نەکراوە شتەکان بە مەزاجی ئەکرێت ئەوەی دڵسۆزە ئەوەی کە حەز ناکەن کەسێک دەرکەوێ شارەزات لەو بوارە بێت کەواتە ئێوە دوو گەنجن و خەوەنی دوو بڕوانامەی باڵانە لە دوو ئاراسی زۆر جدی زۆر گەرنگ لە ئێستادا کە بۆ مەسەلەی کورد کە کورد ملەتێکە بێگومان مافەکانی پێشێلەکە تاوانی دەرحەقیان جامەدرێ ئایا بەرچاو ڕۆنی ئێوە کە ئامادەمە بدەنە لە نەپەیوەنددارەکان لە نەپەیوەنددارەکان جێ لێوە نەگرێ ئەمەش بخۆی شکارێکی دیکە نییە بێگومان کێشەیە لەبەر ئەوەی وەکو مامۆستا ئاماژەی پێکرد خەڵکی پسپۆر لەم وڵاتەیە ناخرێتە شوێنێکەوە کە تایبەت دانراوە بۆ ئەو ینی ئەگەر هەر لە وەزارەتەکانەوە دەست پێ بکەین ئەبینی نزیکەی 11 وەزارەتمان هەیە بەرپرسی وەزارەتەکە یان وەزیرەکەیان بڕوانامەی یاسای هەیە بڕوانامەی قانونی هەیە ئەبینی وەزارەتی داد کە خۆی پێویستە کەسێکی پسپۆڕ و تایبەتمەند بێ کە خەریجی قانون بێ خەریجی قانون نییە بۆیە لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەو پلە و پۆستانە لەسەر ئەساسی حزبایەتی و لەسەر ئەساسی ئێرە و ئەوێ دانرێ بەداخەوە و لەسەر ئەساسی کەفاءە لەسەر ئەساسی پسپۆڕی و کەسانە دانەنراون بەڵێ بێگومان کێشەنوە سەرنجام ئێمە وەکوونەتەوەی کورد کوڕی هەژار کچی هەژار ئەبێتە قوربانی ئەو کۆمەڵگەی ئەبێتە قوربانی یعنی ئێمە ئەو کارە ساتانەی کە لە ڕابردووە وەکو هەڵەبجە وەکو ئەنفال وەکو کۆڕەوە گەورەکەی ساڵی 91 وەکو ئەوەی کە لە شنگال ئەوەی ئەمڕۆ لە کۆبانی سبەینێ لە نازانم لە کوێی تر ئەبێ
ئەگەر بەسەر هەر وڵاتێکی ترا بەهاتایە هەر نیشتیمانێکی ترا بەهاتایە هەر قومێکی ترا بەهاتایە ئێستا لە ناوچوو بوو نەمان بوو لە هەمان کاتە ئێمە کە بەرگەمان گرتووە گەشتوونەتە ئەم کاتە ئازایەتی خۆمان بووە ئەو ئازایەتی تاکەکانی خەڵکە ئازایەتی کۆمەلگایە نەک ئازایەتی سیاسیەکانی ئێمە بەڵام زۆر جار سیاسەکان باس دەواکەن کە ئەوە بەرهەمی سیاسەتی حەکیمانەی ئەوانە بەرهەمی ئیدارەکردنی ئەوانە کە کورد ئێستا حتا لە سەراسی نێودەوڵەتی خاوەن عیلاقاتێکی فراوان خاوەن پشگیریەکی فراوانە پێتوانیە ئیدارەکردنی ڕەوشەکە لە هەموو ئاراستەکانە ئیدارەکردنێکی بە شێوەیەک بووە کە فعلەن ئەم دەستکەوتە نابێیان بە شێوەیەکی تر بووە وڵای بە بڕای من ئەوەی کە لە ڕابردووە ئێمە گەیانووەتە ئەم ئاسی ئێستا سیاسیەکانی هەرێمی کوردستان نەبووە بەداخەوە ئەسەن ڕوون نییە تاوکو ئێستا هەرێمی کوردستان چی سیاسەتێکی هەیە بەرامبەر بە ئێران چی سیاسەتێکی هەیە بەرامبەر بە تورکیا چی سیاسەتێکی هەیە بەرامبەر بە حکوومەتی ناوەندی چی سیاسەتێکی هەیە ئەسەن ئێمە نەمانتوانیوە عەرەبەکانی وڵاتی خۆمان قەناعەت پێ بکەین کە لەگەڵیان دانیشن و باوەڕ بۆ فێدراڵێ بێن کە ئێمە هەمانە بەداخەوە سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتێک لەسەر ئاستی کوردستان سیاسەتێکی ڕوون نییە کەس لیان تێناگە سیاسەتێکە لێرە و لەوێ بە ئارەزووی خۆیان وەکو داشی داما وڵاتە زلهێزەکانی جیهان لە بەرژەوەندی خۆیان ئەو سیاسەتە ئەجێڕن و مامەڵی بەڵێ کاکەوەرە لە کوردستانە گەلێکی پرۆژه یاسایە دەرکراون هەرچەندە دەستورێکەیە وەکو پرۆژه یاسا ئێستا لە ناوەڕاستە ناگەرێتەوە بۆ پەرلەمان ناگەرێتەوە بۆ ریفراندۆم هەرێمێکی بێدەستورە بەڵام ئەخیرەن زۆر پرۆژه یاسا دەرچووە ماسی فەرمی هەیە دادگا هەیە دەسەڵاتی دادوەری هەیە پەرلەمان هەیە حکوومەت هەیە سەرۆکاتی هەرێم هەیە پێتوانێت ئەمە بخۆی هەمووی هویەکین کە فعلەن هەموو ئاراستەکان بە پێی یاسا ئەرکوماف دەستنیشان کراون بەستی کام ئەرکومافانی چی ڕوانگەی پرسیارەکە لە هەرێمی کوردستان چونیەتی بەڕێوەبردننی ئیداری هەرێمی کوردستان مەبەستم بەڵێ ئەزانی چۆن وەکو وتم لەم وڵاتە لەبەر ئەوی نایڵ یاسا سەروەر بێت لەبەروی تاوانکاری سەرەکی خۆیان دەرەچێت بۆی هەرگیز نایڵێت لەم وڵاتە یاسا سەروەر بێت بەڵام خۆشیان وەکو توالێ هەر ئەوان یاسا دروست وایە بەس بۆ خۆیان جێبەجێ ناکرێت ئەنی یاسا هەتەنە ئامرازێک نییە بۆ بەدەستێندات پەروەری ئامرازێکیشە بۆ سەرکوتکردن و چەسانەوە لە کوردستانە کامیان زیاتر زەقا دایسا لە کوردستانە وەکو وتم بەداخەوە ینی وەکو چەسانەوە بەکاردێت کەواتە ڕۆژوتیارێکی وەکو منی خەڵکی دەڤەری هەڵەبجە گوندێکی هەڵەبجە چۆن دێناوە کەسێک ینی بەشانازی وەکە ڕۆژوتیارم و هاتومەتە لەسەر ئەرکی خۆم چووم لە وڵاتان خوێندومە و ماستەرەکەم لەسەر ڕۆژوتیارێک بەڵێ بەڵام لە دەڤەری بادیان بەڵێ لەسەر جینۆسایت ماستەرنامەیەک بێنیتەوە یعنی لێ گاڵتەیان پێکردیەوە لەسەر کورد دەنووسی من لە شوێنێکە ماستەرنامەم کردووە کە لێ ئەسڵەن نەیانەزانین کورد چییە جاوەرە ڕۆبڕۆ جینۆسایت بێتەوە بکە پێیان خۆش نییە کەسانێک کە ینی لەبەری مڵکی هیچ هێزێکی سیاسی نیم ئامادەم خۆیان پێ بفرۆشم و نەشیان کڕیوم بۆ یەکە گوێت بۆ ناگیرێت ئەو دەستکەوتانە کە لە چارتەوەی بەجینۆسایدەساندنی ئەوتوانەی دەرحەقی کورد کراوە لە سەراستی نێودەوڵەتەیە کە لەم پشگیریە بەدەست بێنێ تا چەند تەسیرێکی باشە لەسەر تەسیرێکی هەیەی بەڵام نەمانتوانیەوە چۆن ئێستا ئەو کەسانی کە بەجینۆسایت تەسیرەکە بڵێ بەشکم لای نەپەیوەندەرەکان گیان لێبێت کە دەستکەوتێکی باشە تەسیرەکەی وەکو چۆن ئەرمەنیەکان دەوڵەتیان پێڕاگەیان ئەنی تاسی دەوڵەت بوون ئەنی ئێمە مەتوانی بە جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و گەلی بازێ و بارزانەکان و قەڵاتزێ و کوردی فەیلی دەوڵەتی سەربەخۆ ڕابگەێنین هۆکاری سەرەکی جینۆسایدی شنگال نەبوونی دەوڵەتە ئەگەر دەوڵەتمان هەبووە جینۆسایدەکەمان ڕوبەڕوو نەبووە و هۆکاری نەبوونی دەوڵەتیشمان باش مامەڵە نەکردنمان بۆ لەگەڵ ئەم کەیسا کە کەیسی جینۆسایدی کوردە وەکو شۆن ینی هەرێمەکانی یوگۆسلاڤی پێشوو هەڵوەشای بۆ 5 کۆمارە بۆسنە کرواتیە مەکدۆنیا هەرسۆگۆڤینیا سلۆڤینیا پاشتر یوگۆسلاڤیا فیدراڵی نوێ پێکات ئەنی پێت وایە کاولێکی جدی سەرکرداتی کورتەبە ئێستا و بەدڵنایەوە باشووری سوودان خەڵک زۆر کەسەڵێ باشووری کوردستان لەبەرەوەی داخراوە نەبەسراوەتە بە دەریاوە کە پێی ڕێکەوتنامەی یاسای دەریاکان کە لە ساڵ 1960 دەرچوو هەموو گەلێکی داخراو هەموو هەرێمێکی داخراو هەموو دەوڵەتێکی داخراو لەگەڵ دەوڵەتی بەسراو بە دەریاوە هیچ هەڵوکیانێک مافیانەیە لە جیهانا 46 دەوڵەت هەیە کە داخراون دەوڵەتن باشووری سوودان هی داخراوە بوو بە دەوڵەت چکە توانی جینۆسایدەکەی بناسێنێ ئەنی چۆن چی کرد لە ساڵی 2005 گەلی ئازادیخوازی باشووری سوودان لەگەڵ حکوومەتی خەرتوم حکومەت ناوەندی خەرتوم ڕێکەوتنامەی ناڤایشیان بەس دەپی ئەم ڕێکەوتنامەیە ریفراندۆم لە ساڵ 2011 بکرێت ئەو بوو لە 9/1/2011 لە 19.83 گەلی باشوور سوودان دەنگی بەسەر بەخۆیدا بوو مەخاوێن دەوڵەت سەربەخۆ لە 4 حوتی 2011 تەوێکردەکان وەرگیران ئێمە نەمانتوانی لە چوونەوەمان بۆ عێراق متارێکم نووسی چۆن کورد بەشداری حکومی داهات و عێراق بکات یەکەم بۆ لە سەرەتاوە داوای سێ خاڵی بکرداین بە زووترین پێش بەشداریکردن جێبەجێ بکرایە یەکەم
کەیسی جینۆسایدی کورد قەرەبووی جینۆسایدکردنی کورد بکرێت ئەو چوار کەسێک کە بە جینۆساید ناسێران هەڵەبجە ئەنفال بارزانەکان کوردی فەیلی دووهەم تاوانی جینۆساید بکرێت بە تاوانێک لە یاسا سزادانی عێراقیە جێگیر بکرێت تا ئێستا نەکراوە دووهەم یاسایەک بەندێک مادەیەک جێگیر بکرێت لە یاسا سزادانی عێراقیدا هەر کەسێک وتی جینۆساید دژی کورد ئەنجام نەدراوە ڕوبەڕووی سزای دارایی بنکردن بێتەوە کە ئەمە نەکرا کە ئەوە نەکرا بە هاتان خەڵ دوم جێبەجێکرا نووسینەوەی ڕێکوتن بەڵێ گەرمە بکەینە پرسیارێک کاکێ ئارام وەکو کاکێوەراڵێ مەسلەی ئێمە لەگەڵ بەغدا لەسەر سێ خاڵ بچین حتا دادگای باڵای تاوانەکان لە عێراق ناوی سەدان مستەشار دەرچووە ئەم مستەشارانە بێگومان خەڵکی کوردن خەڵکی یاریمی کوردستان دەستیان هەیە لە تاوانی ئەنفالکردنی خەڵکێکیان تا ئێستا بەشێکی زۆری ئەمانە لە کوردستانە زۆر بە ئازادی هاتوچۆیکن حتا پاداشتی شەکرێ بەداخەوە یعنی ئەبایە ئەو کەسانە ئەوانەی کە دەستیان هەبوو لە چیما بارانکردنی هەڵەبجە لە جینۆسایدی ئەنفالە یاسایەکیان بۆ دەربکرایە بە هیچ شێوەیەک نەتوان دەرچنە دەرەوە لێرەش دادگایی بکرانایە نەک بەوەی موچیان بۆ بڕێتەوە یارمەتی داواکراون بۆ دادگا بەڵام تا ئێستا هیچ کێسەکەیان بەداخەوە ئەو یاسایانە ئێرە و ئەوێ بڕناکە ناڕە و کەسانێکن لە پشتی ئەو کەسانەوە ئەو بەرپرسانەوە کە کاتی خۆی بەرپرس بوو نەبێ گومان کە دەستیان هەبووە لەو تاوانانەیە ئەو جا بەرپرسەکان ناوی مستەشاری لێ بنین ناوی موچەخۆری لێ بنین ناوی فەرمانبەری لێ بنین ناوی هەرچێکی لێ بنین کاتی خۆی ئەوانە بەرپرس بوونە ئەوانە تاوانباری دەرەجەیەکی ئەم کەیسن پێویستە بە زووترین کات ئێمە لە ناو خۆمانە کە کەسانێک تاوانبار بوونە بۆ وڵاتی خۆمان کوردن نەتوانین ئەوانە دادگایی بکەین چۆن ڕوومان بێ داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیکەین دەوڵەتی بکەین بەوەی کە کەیسێک سەبارەت بە شنگال بکرێتەوە ئێمە خۆمان کەم تەرخەمین لەو یاسایی کە دەرمان کردووە جێبەجێ ناکەین چۆن داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەین یاسایەکمان بۆ دەرکا بۆ سادانی ئەو کەواتە بێژگە لە لایەنی سیاسی و ئیداری فەرمی لە هەرێمی کوردستان زۆر ڕێکخراو هەیە ڕێکخراوی چاکێ زۆر ڕێکخراوی تر هەیە تایبەت بە مافەکانی مرۆڤ لە کوردستانە ئەوانیش لە سەرخەتن ئاڵێن زۆر جار هەوڵماندەوە لە سەر ئاستی نێودەوڵەتی بە جینۆسای ناساندنی ئەم کاراسەتانەی دەرحەقی کورد کراوە ئایا هەوڵەکانی ئەمانەش تەسیری نابێ من دەستخۆشیان لێ کەم لێرە و لەوێ هەندێک ڕێکخراو هەیە بۆ منە هەر لە سنووری ئێمە سنووری گەرمیان کۆمەڵە ڕێکخراوی زۆر چالاکەیە هەوڵیاندا بەڵام ئەو ڕێکخراوانە توانا و قدرەتی ئەو کەیسانەیان جۆڵاندنی و کێسانیان زۆر مەحدودە هەندێک شتەیە پێویستە لەسەر ئاستی نەتەوە لەسەر ئاستی ینی بۆ نمونە ئەتوانی ڕاپرسیەکی گەورە بکەی بۆ ئەوەی کە بتانی ئەم کەیسانە بە زووترین کات بگاتە وڵاتانی دەرەوە ئێمە جالیەمان هەیە لە دەرەوە جالیەی کوردی لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە ئەوان چیان کردو بۆ ئێمە یعنی ژمارەیەکی زۆری کورد دانیشتووی وڵاتانی جیهانن ئەوان چیان کردو خۆشبەختانە لێرە و لەوێ ئیشەکان بەهۆی چەند پەرلەمانتارێکەوە گەیشتونەتە پەرلەمانی وڵاتانە بەڵام نەبووەتە پرۆژەوە یاسایەکی جاریە کورد خاوەن بەرپرسارەتێکی نەتەوەیە لەسەر ئاراستە جیاوازەکان بە دڵنیاییەوە ئەوانیش بەشێکن لە میلەتە زۆربەی ئەو تەسیریان ئەوروپا تا ئێساکە ئەو ڕۆڵ و کاریگەریان نەبووە بەداخەوە بەڵام ئومێدەوارم بتوان ئەو ڕۆڵیان لەسەر ئاستی جەماوەری مادەم ئەوە ماڕاستنەوە کو پێویست ئەرکی جێبەجێ نەکەن پێویستە خەڵک چی بکرێت لێرە و لەوێ ئەمە یەکەم شتەوەی کە زۆر پێویستە لێرە لە ناو کوردستانە هەوڵێکی گەورە بدەین ئەمڕۆ خۆشبەختانە حکوومەتی هەرێم مادام ئەو دەرگایی بۆ کراوەتەوە بتوانێت بچێت سەردانی دادگای تاوانی نێودەوڵەتی بکە لە لاهای یان بچێتە مەرجسی ئەمن یا بچێتە هەر شوێنێکی تر پێویستە ئەو هەوڵانە ئێمە خۆمان لێرەوە خۆمان ڕێک بخەین و کەیسێکی باش بکەینەوە بەداخەوە من پێم وایە هەڵدان بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی شنگال تا ئێساکە نەگەیشتووەتە دەرەنجامێکی باش یعنی بۆ خۆی کەیسەکە کە موکوڕی هێزانی بۆ لەبەر ئەوەی کەسانێک ئەو کەیسیان دروست کردووە کە شارەزانین کە تایبەتمەند لەگەڵ ڕێزمان بەڵێ کەلمەی بکەینێ دو پرسیار بوو کاکی ئەوەرە مەسەلەی شنگال زۆر لیجانی لەسەر ئاستی پەرلەمان و لایەنە سیاسەکان و ڕێکخراوەکان و نەزانم چی تەسیس کراون زۆر جا لە کەناڵەکانی ڕاگەاندن دوێنێ پێرێ لەوانەیە یەکێک لەو پەرلەمانتەرانە لێرە بۆ باسی کەیسی ڕەواندنی کچەکانی کوردی ئەزیدی کرد و هیچ شنگال ئایا ئەمانە بخۆی ئەو هەموو هەوڵدانەوە هەموو لێدوانانە و ئەو هەموو هیچکردنانە لەسەر مەسەلەی ئەنفال هیچ تەسیرێکە بووە لەسەر مەسەلەی شنگال بەڵێ خۆی بەپێی مادەی 66 دادگایدا تاوانکاری نێودەوڵەتیەوە بێ مادەی 11 جارنامەی جیهانی ئەفەکانی مرۆڤ هەموو کەسێک بێتاوانە تاوکاری تاوانەکەی بەسەر ساغێ بێتەوە بۆیە گرنگترین شت بۆ ئێمە ئەوەی بیکەین بەڵکە کوکەین و سەرم کەیسە بەڵکەکان ینی ئەوەی کە لە شنگال ڕوویدا بۆم پێوەری یاساییەکان جینۆسایدە کوشتنی 312 پیاو لە 16 هەشتی 2014 ئەم ساڵ لەبەروی ئامادەنی ئاینەکان لە یەزیدی گۆڕن بۆ موسڵمان واتم هۆکاری ئاینی بوو هۆکاری نەتەوەی لەبەرەوەی یەزیدیەکان کوردن
هۆکاری نەژادی لەبەر ئەوەی سامین هۆکاری ڕێگەزی لەبەر ڕێگەزیان جیاواز لە تیرۆرستانی داعش بۆیە کە هەر چوار پێوەری یاسایەکەی تاوانی جینۆساید تێداوی لە ئەوەی کە لە شەنگار ڕوویداوە بۆیە کە ئێمە ئەوەی کە بیکەین دوو خاڵ زۆر گرنگە یەکەم لە ڕێی ئەنجومەنی ئاسایش داوا لە ئەنجومەنی ئاسایش بکەین کە بڕیارێک داواکاری گشتی دادگای لاهەیە ڕاست بێرێت بۆ لێکۆڵینەوە لەم کەیسە وەکو چۆن ئەوەی لە باشوور سوودان بەپی بڕیار 1593 کردی یاخود دادگایکی تاوانکاری نەدەڵی پێک بێنێ بۆ بەڵام ئەنجومەنی ئاسایش یاخود نەتەوەی گرتوەکان ئەوە ناکەن لەبەر ئەوی تێچوونی ئەم دادگایانە مەسروفاتی زۆرە بەڵام باشترین چارەسەر ئەوەی لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە ئەم کەیسە دادگای لاهەیەکەین یاخود لە ڕێی حکوومەتی عێراقیەوە داوا لە دادگای لاهای بکەین ڕەزامەند بێ بۆ لێکۆڵینەوە لەم کەیسە بەڵێ ئێمە هیوادارین پەرلەمانی کوردستان لە نەپەیوەنددارەکان سەرنجی ئەم دووبارەجەیە کە دوو مختصن لە بوارەیە باری جینوساید و یاسەکانی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ سەرنجی ئەمانە بەلای نەپەیوەنددارەکان بە تایبەتی پەرلەمانی کوردستان گەیشتە بێ کە فعلەن ئەوان گلەیان هەیە کە نەک ڕاوێژیان پێ ناکرێت بەڵکو بە شێوەیەکی قانونی و بە شێوەیەکی یاسایی هەوڵ نادرێت بۆی ئەم کەیسانە لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتگیری بوو کو بکرێتەوە و تاوانی جینوساید بناسرێنێ مەڵە بەرزان بێگومان دووبارە بەخێراتنی میوانەکانمان ئاوارە حسێن مامۆستای زانکۆ ماستەر لە جینوساید هەروەها ئارام بابا کەریم مامۆستای زانکۆ ماستەر لە یاسای نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ زۆر بەخێر بێن بەڵێ حتا سەرێ دەمژمێرە داهاتی ئەم بە هەڤڕابین هەر شاد بن